کاک عەبدوڵڵا ئەحمەد بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی لەگەڵمدایە لەم کەش و هەوایەدا کە بێگومان نەمامگەکان پەیوەندی بە باخچەکەی ئێمەشەوە هەیە. ئێستا نەمامگە حکوومیەکان دراوە بە کەرتی تایبەت بابزانین سوودەکانی پێدانی نەمامگە حکوومیەکان بە کەرتی تایبەت چییە؟ هۆکارێک دەبێت بۆ ڕخساندنی هەلیکار یاخودنە هەندێک گلەی هەیە لەسەر ئەم پرۆسەیە گلەیەکان چین بەگشتی سوودەکانی چین ئەمانە هەموو یەکەنە پرسیار و ئاڕاستی کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا دووبارە بەخێر بێیت. ئەم بڕیارە لەکەیەوە سەرچاوی گرووە بۆچی ئەدرێت بە کەرتی تایبەت؟ ئەم بڕیارە بڕیاری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوا نێدراوە بۆ ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیشی لەسەر درا و گەڕاوەتەوانێ. باشە بە کلێدانی نەمامگە حکوومیەکان بە کەرتی تایبەت لەو سەرچاوی گرتووەکەوە حکوومەت ناتوانێت بودجەی تەواو دابین بکات بۆ هەموو نەمامگەکانمان. ئێمە وەک بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی لە سنووری پارێزگایە 5 نەمامگەمان هەیە. 5 نەمامگەکە بە پێی شوێنی جوغرافی دابەش بووە لە قەزا و ناحیەکانە. نەمامگەمە بەسمان لەو ڕووبەرانەیە کە ڕووبەری زەوی کشت و کاڵین نەمامیان تیا بەرهەمێنێت. بەڵێ نەمامگاوەیە کەوا نەمام فرۆشگاکان نییە. بەڵێ بڵێ ئەوەی کە ئەفرۆشەیە ئەبەخشرەیە ئەدرێ بە خەڵک و ڕووبەرەکانیان کەمە زۆر نییە و ساڵانە بەرهەمێکی زۆر لە نەمامی دارستان بەرهەمێن و بڵاو بێتوانێت. ئێمە 5 نەمامگەمان هەیە. لەم 5 نەمامگە ئێمە تەنها 2 نەمامگەیان ڕەزامەندی درا بدرێ بە کەرتی تایبەت سیانی ماوە. ئەو سیانی ماوە تەبەن ئێمە باشترین نەمامگەکانمان هێشتوێتەوە کەوا بڵێن بەقووەترە زۆرتر بەرهەمی هەیە کەوا کێشەی ئاوی کەمترە کێشەی کرێکاری کەمترە شوێنی جوغرافی هەڵکەوتووترە کێشەترە بۆ ئێمە بەرهەمی باشیشان هەیە. ئەو 2 نەمامگەیەکەوە دراوە بە ئەدرێ بڵێن قەرار وایە بدرێ بە کەرتی تایبەت تەبەن بەڕێکاری یاسایەکانە ئەڕوات بەپێی یاساکانی کەوا چۆن ئەدرێ بەکرێ یا کەرتی تایبەت چۆن وەریەگرێ. ئەمە بەنسبەت ئێوانێ هیچ کاریگەرێکی نەرێنی لەسەر بەڕێوەبەرایەتیمان دروست ناکەن. لەسەر هاوڵاتیان لەسەر هاوڵاتیانیش بەو جۆرە نییە کەوا بەڵێ ڕاستە ئەمانە ئێمە نرخەکانمان هەرزانە لەبەرەوەی حکوومەت دەعمی تەواوی دەکات و بارزانەی فرۆشیە. بەڵام ئێمە شوێنێکوانەیە وەکو چەمچەماڵ بڵێن نەمامگەی بانیمەقان هەر خۆی بۆ خۆی نەمامگەکە کە وەختی خۆی ڕخراوی فاو دروستی کردووە شوێنەکەی نەگونجاوە یعنی تا دایم کێشەمان هەیە لەگەڵەنە دایم زستان یعنی پلەکانی گەرما وا نزم ئەبێتەوانێ زۆربەی ئەفەوتێت یعنی کۆنتڕۆڵمان بۆ ناکرێت لەوێ لە ئاوینی شایەتەرەوە شوێنێکە دایم ڕۆژەبا هەیە و پلەکانی گەرما زۆر زۆر بەرز دەبێتەوە خۆی بەخۆی بەرهەمی زۆر کەم بووە ئەو نەمامگەیە. ئەمە یەکێ لەوانە پێویستمانە ئەمە بێزگەرم ساڵان ئێمە عادەتەن باسی ئەمە بڕیاری ئێستا نییە بڕیارە دیارە چەند ساڵە لەمە پێش ئەمانە دراسە کراوە خۆی ئەوی کەشیان دەربەنی خانە. ئەو 2 نەمامگەی ئەمە ئەتوانین ئەگەر بدرێ بە کەرتی تایبەت ئەتوانین لێرەوە لە نەمامگەکانی خۆمانەوە قەرەبۆیان بۆ بکەین مەسەرەن نەمان بین بەو شوێنانەی کەوا پێویستی بە عینی نرخی خۆی و ئەوانە. گەورەترین نەمامگەمان ئێمە کە هەبووە لە پارێزگای سلێمانی نەمامگەی سەرچنارە نەمامگەی دارستانی سەرچنار کەوا 42 نەمەکەوا مڵکی تایبەتی بەڕێوەبەرایەتیمان یعنی مڵکێکە کێشەی لەسەر نیە ئەمانە کوانێکە نییە ئەوانەی کە هەندێکیان شارەوانی هەندێکیان داراییە بۆ نمونە. ئەمەی کەمانەمە ئێمە بەهێزترینیانەکەەوە ساڵانە ئەگەر ئیمکانێتمان بنێ توانەکانمان بنێ و بوزەمان لە بەردەسا بێ زیاتر لە 9 ملیۆن نەمام ئەتوانین ئێمە لێ بەرهەم بێنین کەوا قەرەبووی هەموو شوێنەکانی کەش بکاتەوە. باشە ئەو نەمامانی کادرێت بە کەرتی تایبەت لە حکوومەتەوە وتت بە نرخێکی زۆر گونجاو ئەدرێ ئەمان بەم بڕیارە تا چەند سوودمە نەبن ینی هەستەکەی ڕۆڵیانە بێت لە بژانەوەی زیاتری سەوزایی و ڕوبەی سەوزایی لە پارێزگای سلێمانی بێگومان بۆ پارێزگاکانی تریشە بەڵامەوەی کە زیاتر باست کرد هەموو پارێزگاکان و ئیداری گەرمیان و ئیدارەکانی کەشی تایە ئەم شێوەیە پێ ئەچێ وەکو ئەزمونێک ئەم 2 نەمامگەیە بەکاربێنن بزانین لە بدایەتە کە بتەبەن بۆ ماوەی 5 ساڵە عەقدەکە ئەگەر بکرێ و بدرێت بە کەرتی تایبەت تەنها بۆ ماوەی 5 ساڵە لەم 5 ساڵەیە وەکو ئەزمونە تاقیەکەنوانێ لە بزانین لە کەرتی تایبەت بێ باشە یا لە کەرتی گشتی بێ باشە زیاتر وا هەست بۆ واکەم ئەگەر باش بوو ناجع بوو یعنی کێشەی نەبوو واتە ماوەی تێستیش دانراوە تاقیکردنەوەیەک دانراوە بڵێن ئەم بڕیارە ماوەیەکی هەیە دوایەوە ماوەیە بزانین ئەنجامی چۆنە
بەتەشید ناڵم 5 ساڵە پێنج ئەو ساڵ. عقدانی کە ئاکرێت جەنابی وەزیر سەلاحێتی ئەوەشی هەیە بیکات بۆ ماوەی 5 ساڵە دوای 5 ساڵەکە ئەو ئەزمونە ئایا لازم هەبێ ئایا سەرکەوتووە بیا سەرکەوتوو نابێت لەگەڵ ئەوەشە ئەمە کۆمەڵێک شتێکی هەیە مەسەر ئەوانەی کە ئادرێ مەرجەکان هەیە ئەو مەرجانە زۆری ئەرێنیە مەسەر ئەبێ ساسە دەستی خۆماڵی ئیشی تابکە یعنی هەلی کار ڕەخسێ بۆ شوێنانێکەوە لە مامگەکانی تایە بە پێی شوێنە جوگرافیەکە ئەبێ سەی چل بۆ 60 یا 60 ئەبێ دەرچۆکانی بەشی کشتتوکاری بێ یا ئامادەی بێ یا پەیمانگا بێ یا کۆلیژەکان بێ ئەمانە لەو شوێنانە تەبەنۆکو هەلی کار بۆ ڕەخسیەوە ئەجا بێ پابند بێ بۆ مەرجانێکەوە ئێمە دایانێن یا وەزارەت دایانەیە ئەبێ لە سەرپەرشتی تەواوی بەرەبەراتی ئەمە کار بکات نابێت بە هیچ شێوەیەک لەمام یا گوڵ یا شت لە دەرەوە بێنێت وەکو وینیکەکوانی کە ئێستا متەبعی فرۆشتەوانێ ئەوانە نیە ئەبێ خۆی بەرهەم بێنێت لەوێ ئەمانە هەمووی لایەنە ئەرینەکان یان دارستانی سروشتیشوانێ سوودی لێبینین ئێمە ئەوانەی کەواتە بن ئێمە کە بەرهەمی نەمامەکەین تەوان بۆ دارستانی دەستکردە سروشتەکە خۆی سروشتی ئەڕێ هەچەند ئێستا تەوەجوهی ئێمە وایە ئێستا ئەمەوە 2 ساڵە خەریکین بەرهەمی بەڕووە زۆرەکەین بەڕووەرەوەی بکەینەوە سروشت و وەکو ئەو شوێنانی کەوا بڵێ بەڕوویتانە ئێمە بتوانین لەو شوێنانە بە دەستکرد بەڕوو بڕێنین و بزانانی خۆی ئەو شتەکوت وەکو ئەزمونێ لە بەردەستمانایە بەرمونە شاخی گۆژە و 2 ساڵە ژمارەیەکی زۆر بەڕوومە لێ ناشتون باشە کاک بڵازانم تۆش دەوامت هەیە و زانم ڕاجعێکی زۆرت هەیە و ئەوەشە دوتر بوو بەڵام نامێ زۆر سەرت قاڵکەمەمێ بزانم کۆی گشتی ئەو نەمامگە حکومیانە چەندن و چەندیان هەمووی ئەدرێ بە کەرتی تایبەتیان ئارەزوومەندانەیە و تا چەند هەلی کاریژە ڕخسێنێ ئەم بابەتە ئێمە ناڵم بەنسبەت ئێمە 5 نەمامگەکە 2 نەمامگە درێ بە کەرتی تایبەت سیانی ئەمێنێتەوە بۆ بەڕێبەرایەتی خۆمان و وەزارەت کاریتیاکە و ئەمانە بەنسبەت ئەوەی چەند کار ئەڕەخسێ بۆوانەی کەوا لە ناوچەکانی خۆیانان ئەگەر ئەمە بکرێت و بچێتە باری جێبەجێکردنەوە تا ئێستا نەچێتە باری جێبەجێکردنەوە تەنها بڕیارەکانە ئێمە لیژنەکانمان بۆ پێکەناوە لیژنەی بەسەرنت خەمڵاندن و لیژنەی بەکرێدان و ئەمانە ئایا کەسێ وەریگرێ ئایا بۆ مەرجانە خەڵک ڕازیە یعنی ئەمە شتێکی شەد نییە ئەوە هەمووی هەیە ئێستا ناڕازی بێت لەم بڕیارە خەڵک وەکو ڕێکخراوی ژگەیەکان زۆر یعنی زار لە حەد گەوریان کردو وازان ئیتر ئەمە حکوومەت ئەمەە کەتی تایبەتیش خۆی خۆ دەزانانی زۆربەی کات کەتی تایبەت یارمەتیدەری کەتی گشتیە ئەمانە ئەگەر ئەمانە تەواو کەرێتی ینی تەواو ئەگەر ئەمانە بچێتە بارێکی کەوانێ لەوانەیە سودمەند بێ زۆرتر لەوانەیە نازای یعنی ئەمە بۆڵێ ناڵێن کازینەکانمان ئەزممویە بۆ ماوەی 5 ساڵە لەوانەیە زۆر باش بێ لەوانە شەوانە بێ و داخیلا بنەمەکەکان وەرەگرینەوە دیراسەکراوە دیراسەیەک هەیە وەکو دوای پرسیاری من کە دوای 5 ساڵ بزانرێت لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی سەوزکردنی باخچە و چوزانم بەلوارەکان و کە بێگومان نەمامیش بۆوان بەرەمەهێنرێت یان خەڵکێکە لە ماڵەکەی خۆی ئاوا باخچەیەکی هەیە پێتان وایە ئەم بڕیارێکی دروستی ژینگەیە بەنسبەت ئێمەوە هیچ کێشەی نییە بۆ ژینگەرە بەرەوەی ئێمە ئەگەر توانە هەبێ ئەگەر بودجە لە بەردەسا بێ ئەتوانین نەگەڵ ێسا هەیە ئەتوانین دقاتی ئەوە ئێمە بەرهەمی نەمام بکەین و بخێنە شوێنی خۆی و کێشە ناگرین. عەبدوڵڵا ئەحمەد بەڕێبەری دارستان و پاوانی سلێمانی زۆر سوپاس دەست خۆش بێ ماندوومان کردی زانم سەرت خاڵە وانی کە بەڕێبەرە نەزانم چەندە مراجع و سەردانی کارتان هەیە بۆی کارەکانتان پەک نەخرێ پێمان خۆش بۆمڕۆ لەگەڵمان بووی باسی سوودەکانی ئەم پرۆسێت کە دووبارە سوپاس بۆ ئەمە دەبێت ئەچمۆ لای شێف پێشڕە و پێم وا بێ دەستەکە بە شێلانی هەویرەکە وایە اینجا شێف پێشڕە و کامێرە لای تۆیە مایک لای تۆیە بینەرانمان بابزانن هەنگاو بە هەنگاوی شێلانی هەویرەکە چوان شتێکی باشە بێت کاگە بڵاش تۆ توانی کاتی خۆت زۆر سوپاس بۆ ئەمە دەبێت